باسی هەواڵێکی وەرزشیەکەین کە لە ڕۆژنامەی ژیان بڵاوکراوەتەوە لە پێش دروستبوونی یانەی وەرزشیەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتتر لە شاری سلێمانی تیپی میلی هەبووە. لە 1934 تیپی میلی خولیان کردوتەوە و خولەکەش وەکو گرەوە بۆ لەسەر بڕەپارەیەک بووە. ئەم ڕووداوە مێژوویە پیرەمێردی شاعیر لە ڕۆژنامەی ژیان بۆی گێڕاوینەتەوە. وەک هەمیشە ڕۆژنامەنووس کاوان ئەبوبەکر لە توێژینەوەکانیە هەواڵە وەرزشیەکان کە لە پێشتردا بڵاوکراوەتەوە دەیخاتەوە بەرباس. لەم جارەدا لە ژمارە 394 ڕۆژنامەی ژیان کە لە ڕۆژی دووشەممە 19 شوباتی 1934 دەرچووە لە لاپەڕەسێدا بابەتێک کە لە شێوەی هەواڵدایە بە ناونیشانی فوتبۆڵ بڵاوکراوەتەوە. ناوی نووسەرەکەی لەسەر نییە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ پیرەمێردی شاعیر خۆی، واتە پیرەمێرد خۆی بابەتەکەی نووسیوە و باسیەوە دەکات کە لەو ساڵەدا نەریتێک دامەزراوە کە چەند تیپێک لە دەشتی جێی تیارەخانەکە واتە پارکی ئازادی ئێستا خولێکیان کردوتەوە و فوتبۆڵ بووە لەسەر گرە و واتە لەسەر پارە فوتبۆڵیان کردووە. لەم هەواڵەدا ناوی تیپەکانی ئەو ساڵانەش دەخاتە ڕووکە لە شاری سلێمانیدا هەبوون. هەروەک ئەوەش ئاشکرا دەکا کە لەو کات و سەردەمەدا ناوبژیوانی بێلایەن نەبووە، بەڵام یاریکردنەکە سوودی مادی و معنەوی بۆ گەنجەکان و تەنانەت بۆ تەماشاکەرانیش هەبووە، چونکە سیرکردنی یاری تەماشاکەرانی لە مەسرەفکردن و کڕینی نەوت و شتومەک دوورخستوتەوە. دەقی بابەتەکە بەڕنووسی ئەو کاتە ئەڵێ فوتبۆڵ مسابقە لە تەڕەف چەند فرقەیەکەوە ئەم ساڵ نەریتێکی باشیان دامەزراندووە لە دەشتی جێتایارەکە فوتبۆڵەکەن لەسەر گرە و ئێواران سیرێکی خۆش و هەوایەکی ڕۆحنەوازی بۆ سیرکەران و زۆر ئازمایەکی باش بۆ یاریکەران هەیە. ئەمانەش 6 فرقەن: فرقەی معاریف و سانەوی و ئیبتیدایی و شوڕتە و جەیش و ئەهالین. هەرچەندە لێرە تەواو پێڕانە هاتوون و حەکەمی بێتەڕەفیان نییە، بەڵام یاریکردنەکەیان زۆر بە زمزە و ئاهەنگە و فائیدەی مادی و معنەویشی لە ئەندازە بەدەرە، چونکە نەوجەوانان بەم یاری و زۆر ئازماییە و وجودیان ئەبێتە پۆڵا و سیرکەریش کە ئێوەران بەو سەیرەوە ئەخلافێن مەسرەفی قەندیل و زنبیلیان نابێت. دوێنێ شاعرێکمان لەو ڕێیە تووشی پۆلێ فریشتەی سەرزەمین هاتووە و کتوپڕ ئەمەی نووسیوە و بۆی ناردوین. لە سەیری یاری تەیارەخانە ئەجەل بردمیە سەر ڕێی ئەو جوانە، بۆمبای نیمنیگای درا لە جەرگم، شەهیدم کفن مەکەن بەبەرگم، وتم هەر منم کوشتەی ئەو چاوە، ڕوانیم لاڵ و پاڵ زۆرن لەو ناوە، فەوجی قوربانین جەژنی قوربانە، ئەو دەشتە بووە بە قەسابخانە.